بسم الله الرحمن الرحيم. من دكتور عبد الله بنج لا نخۆشخانەی میهرەبانی ئەمێ بابەتێکی عام باس بکەم. ئەمژۆیە خەڵک بەگشتی زۆر لە بنج ئەترسن، بەڵام لە ڕاستیە ئەوەی کە جێ مەترسیە بنج نییە، چونکە تەی ئەگەر سەیری مێژووی زانستی پزیشکی بکەین بۆمان دەرەکەوێت کە ئەو کاتانەی کە بنج نەبووە بەڕاستی نەخۆش زۆر مەعانەتی هەبوو، زۆر ئازاری هەبوو، بەڵام دوای چەند شۆڕشێکە لە زانستی پزیشکیان ڕوویاوە دەرمانی دژە ئازارەکان دروست بوون، لیدۆکاین و تێتراکاین و مارکین و ئەمانە و هەروەها دوای شۆڕشێکی ترکە پێڵێن ئەنتیبایۆتیک و ئەمریکا نەشتەرگەری ئەکرێ و ئەو بڵێن دەرمانانەی بنج ئیتر ئێستا تۆ لە سەد نەخۆشان نەخۆشێک یان لە هەزار نەخۆشان مزعفاتێک یعنی ناکاتە چێ بە تایبەتی یعنی نەخۆشکێ زۆر ترسێکی لە بنج هەیە. ئێستا ئەنواعی بنجمانەیە، بنجی عام هەیە، بنجی نیوەیی هەیە، بنجی مۆزعی هەیە، بنجێکی تر هەیە پێڵێن ڕیجناڵ کە دەمارەکان جیابەجیا یان فەیشەڵ پلەینەکان ینی وردی لە دەمارەکان بنجەکرێن کە ئەمان هەمووی فەریقەی بنجن و ئەوەنەی کە من خیبرم هەبێت لە زانستی بێهۆشکاریە نەخۆش حەقی خۆیەتی کە بترسێت چکەتی ڕاستەخۆ تەداخل و مباشەرەیە بۆ سەر سیحەتی ئەو، بەڵام ترسی زیایی نەبێ، ینی ترسێکی نەبێ کە وا نەخواستە تەأسیر بکاتە سەر سیحەتی من. نەخۆشمانی ئەوە نەئەترسێ لێدانی دڵی بەرزە بێتەوە، زەختی بەرزە بێتەوە، تێک چووە هەیە نەفسیان تێکە چێ یعنی عەمەلیاتەکە ناکات جاری وایە یعنی نەخۆشی وا هەبووە تەنانەت مەسەلەن ئەمانە ترساوە بە عەمەلیاتەکەی نەکردووە، یعنی کاتە تەنە هۆڵی نەشتەرگەریەوە ئیتر لە ترسانە چۆن بڵێ حاڵەتێکی بۆ دروست بکەوتێتی من نایکەم یعنی لە ترسا ئەو بە حساب لە بنجەکە ئەترسێ، بەڵام من پێویست ناکات و من لێرە دڵنیایم بە نەخۆشەکان بە تایبەتی ئەگەر خەستخانەیەکی پرۆفیشناڵ بێت، تیمێکی پرۆفیشناڵ بن، دکتۆری بنجی بە خیبرە ستافەکەی مەزبوط بن، یعنی ڕێژەیەکی ئەمە نەکەمەیان بە ژیانی خۆم ئەمەنە نەخۆشی خەتەرمان کردو و الحەمدولیلا کە سپاس بۆ خۆی گەورە هیچیان لێ نەهاتوە، سپاس بۆ خۆی گەورە و زۆر بەیان حتا بڵێم لەوە لە داتاکانی کتێب زیاتر سپاس بۆ خۆی گەورە. ئێمە مەسەلەن لەوە لە کتێبان نووسرا بێت لە 500 نەخۆشات و هەر نەخۆشێکە تووشی مزعفاتە بێ، لەوە 1000 2000 نەخۆشیشمان کردوێ، حەمد و سەنا بۆ خۆی گەورە، فەزلی خوایە هیچ مشکلەشمان نەبووە. بەڵامەتن نەخۆش حەقی خۆیەکە پرسیار بکات بزانێت چی بۆ ئەکرێت چی بۆ ناکرێت، بەس لە نەتیجەیە لەبەر ترس قەراری غەڵەت نەیات. ئینشاءالله دوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو نەخۆشە بەڕێزەکان و نەخۆشە خۆشەویستەکان ئەخوازم. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.